گۆڕانکاری سیاسی و ئابووری کۆمەڵاتی لە هەرێمی کوردستان تا ئێستا لە چوارچێوەی قسە و کۆنفرانس و دیبیت تێنەپەڕیوە. هەرچەندە کوردستان پێویستی بە گۆڕانکاری هەیە لە سیستەمی سیاسی، بەڵام دەستێوەردانی حیزبی نەیهێشتووە ریفۆرمێکی سیاسی شایستە بکرێت. چاودێرانی سیاسی ڕووناکبیرانیش لەو باوەڕەدان لە کوردستاندا بەهۆی ناهاوسەنگی هێز و نەبوونی گوتارێکی گشتگیر و نیشتیمانی نەتواندراوە سیاست لە بەرژەوەندی گشتیدا ڕێک بخرێت. ئێمە لە کوردستانە ریفۆرمان پێویستە لە زۆر مەیدانە بەڕاستی، بەڵام ریفۆرمی سیاسی و ئیداری یەکێکە لەو مەیدانانە یا دوو لەو مەیدانە گرنگانن کە پێویستە بەڕاستی ریفۆرمیتیا ئەنجام بدرێ. ئەوەی کە هەیە منوازانم لە ڕووی ئەوەی کە دەستنیشانی خەلەلەکان و کلێنەکان بکەین ئەوە ڕوونە و چارەسەرەکەش ئەزانین لە ڕاستیە، بەڵام ئێمە پێویستیمان بە ئیرادەیەکی ڕاستەقینە هەیە بۆ گۆڕانکاری و بۆ ریفۆرم کە ئەمەش بەداخەوە لەبەر بەرژەوەندیە شەخسی و حیزبی و بنەماڵیەکان ڕێگری لەکری ئەمە بەخۆی گرفتێکی گەورەیە. لە پاڵ دەسەڵاتی سیاسی لە کوردستاندا کۆمەلگاش ڕۆڵێکی گەورەی هەبووە لە ئەنجام نەدانی گۆڕانکاری سیاسی و ئابووری کۆمەڵاتی. بەو پێی بێدەنگبوون لە ئاست ئەو جۆرە سیاسەتەی کە دژی بەرژەوەندیەکانی کۆمەلگا بەرجەستە کراوە. تاوان کاڵین گۆڕانکاری سیاسی مەبەستمان ئینقیلاب نییە، کودەتا نییە. مەبەستمان لە گۆڕانکاریە لە هەندێک بوارە. کاتێککە ئەڵێ ڕیفۆرم بەبەست لە ڕیفۆرمە لە هەندێک بوارە، چاکردن، چاکسازی. هەندێک شتەیە پێشتر بنیادن ناوە، ئێستا پێویستی بە چاکردن هەیە، پێویستی بە چۆن خانوویەک دروستەکەی دواتر پێویستی بە تعمیرکردنەوەیە، نوێکردنەوەیە. کاتێککە ئەڵێن ڕیفۆرمی سیاسی ئێمە بەم مانایە قساکەین. هەندێشمان بنیاد ناوە، ئێستا پێویستمان بە نوێکردنەوەیەتی، چاکردنیەتی، پێشخستنیەتی و هەندێشت کە پێویستە گۆڕانکاری تیا بکرێواتە لە ئەساسەوە لای ببەی و بتوانی شتێکی نوێ لە شوێنەکەیە دروستکەی. لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی سیمینارێک لەسەر ریفۆرمی سیاسی بەڕێوە چوو کە چەندین توێژنەوەی گرنگ لەسەر ئەو هۆکارانە خرانە ڕوو کە ڕێگرن لە بەردەم گۆڕانکاریە سیاسیەکان لە سیستەمی سیاسی و زۆربیان کۆک بوون لەسەر ئەوەی حیزبە باڵادەستەکان ڕێگر بوون لە ئەنجامدانی گۆڕانکاری و بنیادنانی سیستەمێکی سیاسی مۆدێرن. ڕامێر عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.